خاڵی یەکەم زانیاریەکان لە بواری لە خۆگرتنی مناڵان وەگەزانن ئێمە ماڵەکانی مناڵانمان هەیە کە ئەو مناڵانەی کە چوارچەوەی خێزانیەکانیان لە دەسەدن لە خۆگرن ساڵانە ماڵی ساوایان کە تاکە ماڵە لە کوردستانە هەیە و مناڵی ساوا لە خۆگرێت لە ساڵی 2010 36 منداڵ لەو ماڵە سوودمەند بوون و لە ئێستاشە 24 منداڵ لەو ماڵە بەردەوام و ژیانی ئاسایی بەڕێیەکان ماڵی کوڕان 30 منداڵ لە ساڵی 2010 سوودمەند بوون لە ماڵەکە و لە ئێستادا 26 منداڵ لە ماڵەکە ژیانی ئاسایی بەڕێیەکان ماڵی کچان 7 منداڵ لە ساڵی 2010 سوودمەند بوون و لە ئێستەیە 4 منداڵ لە ماڵەکە ژیانی ئاسایی بەڕێیەکان لە بواری ژنان و داڵدەدانی ژنانی هەڕەشە لێکراوە ئێمە لە ساڵی 2010 شەڵتەر یاخود ماڵی داڵدەدانی ژنانی هەڕەشە لێکرا و توانیوێتی 179 ژن داڵدە بدە ژمارەکە نزیکەی 30 حاڵەتێک کەمترە لە ساڵی پار کە ئەو 179 حاڵەتە کەیسە 56 منداڵیان لەگەڵ بووە لە ئێستادا ماڵەکە 27 ژن و 6 منداڵی لێ ئەژی 152 ژن هاتوونەتە ماڵەکە و ماڵەکەیان بەجێهێشتووە لە ماڵی بەساڵاتچوانە لە ساڵی 2010 78 بەساڵاتچوو سوودیان لە ماڵەکە وەرگرتووە کە لەوانە 24یان ماڵەکەیان بەجێهێشتووە 11یان کۆچیان کردووە وەفاتیان کردو ئێمە زانین دوای تەمەنی بەساڵاتچوو مردنە خوای گەورە لیان خۆش بێ 13یان خۆیان یان خزمانیان چوونەتە ماڵی خۆیان و خزمانیان لە ئێستاشدا ماڵەکە 54 بەساڵاتچووی لە خۆ گرتووە کە 38یان پیا و 16یان ژنن